بۆ دامەزراندن لە پەروەردەی پارێزگای کەرکووک 2841 پلەی وەزیفی تەرخان کراوە. ئەو پلە وەزیفیانە بۆ پەروەردەی کەرکووک شەسپێنراون و هیچ گومانێکیان تێدا نییە. دامەزراندنەکانیش بەم شێوەیەدا بەش بوون. 1106 پلە وەک مامۆستا دادەمەزرێن. مامۆستایانی زانکۆ 491 کەس. 215 پلەی وەزیفی بۆ دەرچوانی پەیمانگاکانی کوردستان. 215 پلەی وەزیفی بۆ دەرچوانی پەیمانگاکانی مامۆستایان. 109 پلەی وەزیفی بۆ هەڵگرانی بڕوانامەی باڵا. 50 پلەی وەزیفی بۆ هەڵگرانی بڕوانامەی باڵا لە مامۆستایانی زانکۆ. چەند بنەمایەکیش بۆ دابەشکردنی پلە وەزیفیەکان دیاری کراون بەم جۆرە. لە سەدادەی دامەزراندن بۆ کەسوکاری شەهیدان و قوربانیانی تیرۆرە. لە سەدا 15 پلە وەزیفیەکان بۆ هەڵگرانی بڕوانامەی باڵایە. لە سەدا 5 بۆ خاوەن پێداویستی تایبەت و تەرخانکردنی لە سەدا 50 کۆی گشتی پلە وەزیفیەکانی دامەزراندن بۆ وانەبێژانی گرێبەستە. هیچ ڕێوشوێنێک بۆ دابەشکردنی پلە وەزیفیەکان بەسەر پێکهاتەکاندا دیاری نەکراوە. بۆ پێی ناتوانرێت هاوسەنگی تەواو لەو ڕۆوە ڕابگیرێت. بەڵام هەلی دامەزراندن بۆ سەرجەم پێکهاتەکان وەکو یەکە و تەنیا ڕەچاوی ئەو پێوەرە و ڕێنمایانە دەکەین کە لە وەزارەتەوە بۆ دامەزراندن دیاری کراون. معاون مبرمج 145 درجة بعنوان كاتب.